بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو پەیمانگەی تەکنیکی پایتەخت تایبەت بە هەماهەنگی لەگەڵ تاقیگەی گاگرۆ ئەمڕۆ هەستاوین بە ئەنجامدانی چالاکیێکی زانستی لە نێو پارشی شار کە تایدا هەڵساوین بە ئەنجامدانی تێستی شەکرا و هەروەها پەیوانی پەستانی خوێن بۆ هاونیشتیمانیانی خۆمان لە نێوە پارکە و ناو سنتەری شاری هەولێر و جێی ئاماژەیە دەمەوێت ئاماژە بەوە بکەم کەوا ئەم چاڵاکیە بەشێکە لەو چاڵاکی کەوا لە چواردەی مانگەوە ئێمە وەکو پەیمانگەی تەکنیکی پایتەخت دەستمان پێ کردووە هەم لە ئەنجامدانی سمیناراتی زانستی هەم لە ئەنجامدانی سمپۆزیۆم و پەنێڵی تایبەت بەم ڕۆژە و ئەمڕۆکەش لە نێو پارچی شارین بۆ ئەوەی لە نزیکەوە هاونیشتیمانیانی خۆمان وشار بکەینەوە و ئاگادار بن لە ڕێژەی شەکری خۆیان و پەستانی خوێنی خۆیان و شەکری سێمانجی خۆیان. کە دەبینم پەیمانگەی پایتەخت ئەو شتە جوان جوانە دەکەن بە سەرپەرشتی حکوومەتی هەرێمی کوردستان وابزانم ئەوە لای من گرینگە وەک مەدالیەکی گەورەیە کە لە دەرەوەی شار لە جێیان بێن ببینن دەرەوەی وڵات بێن لە محافەزەکان بێن کە ئەو زۆرە شتانە بکەن لای من زۆر من دەستخۆشتان لێ دەکەم سپاسیان دەکەم یعنی بە خۆڕایی و بە زوانی هەموو پاسێک لێرە بکەن شەکرت بکەن زەختت بکەن یعنی بەڕاستی یعنی دەکا خەستەخانەی ناوشار کە ڕۆژ پێ بڕنەوە.